من ناوم تارا عبد الله محمد شريفة. دەرچووی کۆلێژی هونەر و ماحەدی هونەرە جوانەکانم و خەریکی کاری هونەریم و زۆربەی کارە هونەریەکانم سەبارەت بە ئافرەتە و ئازادی ئافرەت و ئەو تودوتیژانی بەرامبەر بە ئافرەتەکرێ. ئەمە ستۆدیۆکەی منە لەناو ئەم ستۆدیۆیە کارە هونەریەکانم دروست دەکەم و ئەی بەمە ناو خەڵکەوە. و بەم دوایانە کۆمەڵک خەڵاتی گەورە بردووە لەسەر کارە هونەریەکان کە ئەویش لەسەر ئافرەتی کوردستان بوو لە پینچوک ئارت سنتەر کە لە 1500 ئارتیست و لە 189 وڵات تیا بەشداریم کرد کە توانیم وەکو یەکەمین کورد و یەکەمین ئارتیستێکی ئافرەت تیا ئەو خەڵاتە بەرم کە پەیوەندی نێوان ژنی کوردستان و ژنانی وڵاتانی تر بوو. کارەکەم لەسەر ئەوە بوو. لەم لەوحانە باسی واکەم کە چۆن لەناو کولتور و کۆمەلگاکانە چۆن ئافرەتێک شەی بکرێت و بەپێی ئەو دابوونەریتێکی هەیە دروست دەکرێت و ڕێگە لە مافەکانی و ئازادیەکانی ئەگیرێ و لەگەڵ ئەمە کۆمەڵێک ماسکم هەیە. ئەم ماسکانە مناڵ فێرەکەم کە چۆن لە شتی فرەدراو بتوانن شت دروست بکەن تاوەکو شانۆی و شتی پێ بکەن لەو شتانی کە چێتە ناو ژینگە. جگەلەوەی کە من کار لەسەر کۆنسپتی سەرەکیم لەسەر ئافرەتە زیاتریش خۆبەخشانە لە ناو ژینگە ئیشەکەم چونکە ژینگەی کوردستان خەریکە وردە بەرەو مەترسێکی گەورەچێ. بەشداری چەندین خەڵاتی گەورەی ترم کردووە لە سویسرا و لە سوید بە ناوی ئەوەی سویسرا ناوی ئارتلینک بوو و ئەوەی سوید ناوی ئەلپاین فەلۆشیپ بوو کە ئەمانیش تیای هەر لەسەر کەیسی ئافرەت لە کوردستان و وەکو هونەرمەندێک چۆن ئیشم کردووە لەوێت تیا ئەوانش خەڵاتی هونەریم برد و خۆشبەختانە خەڵاتی ناوخۆی ڕوانگەش هەبوو ئەوەش هەرتیایە لەسەر ئازارەکانی ئافرەت لەو هەم دروست کردبوو ئەوە شتیا خەڵاتێکی یەکەمین برد لەوێشە. تازەترین کاری هونەریم کە لە ئێستا لە عەرزایە لە وارشۆ لە مۆزەخانەی مۆدرن ئارتی وارشۆ لە پۆڵەند عەرزێکم هەیە لەوێ کە ئەویش هەر سەبارەت بە ئافرەتی کوردستانە. کەیسی ئافرەت زۆر قورسە ئیشکردن لەسەری لەبەرەوەی هەمیشە کاتێک کە لەسەر ئافرەت ئیشەکەی مەترسی زۆرت تووشە بێتەوە لەوانەی کە وا هەست دەکەن تۆ ئافرەت بەرەو ڕێگەیەکی خراپە بیت بەرەو شتانێکی خراپەی بێ بەڵام جگە لەوەی کە داوای ماف و داوای ئەواکەین کە هەموو ڕۆژێک هەموو مانگێک ئەم ئافرەتانەی ئەکوژرێت ئەمە کەم بێتەوە جگە لەمانە داوای هیچێکی تر ناکرێت تەنها داوای ئەو مافانە ئەکرێ و کوشتن کەم ببێتەوە و بۆشە کەیسی سەرەکیە لە لای من کە ئیشی لەسەر بکەم.